ناحەی قەرەهەنجیرە لەگەڵ کۆتایی هاتنی بازاڕی ناحیەکە چاوت بە ڕیزگرتنی ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل دەکەوێت کە ژمارەیان پارێزگای سلێمانیە، بەڵام فۆرمی خۆراکیان سەر بە شاری کەرکووکە. بە مەبەستی وەچنخستنی چەند لیترێک بەنزین بە نرخی 450 دیناری عێراقی ڕۆژانە لە بەرەبەیانەوە سەرە دەگرن تا پاشنیوەڕۆ بۆ ئەوەی جیاواز لە هەرێمی کوردستان بە نرخێکی گونجاو چەند لیترێک سوتەمەنی وەربگرن. لەگەڵماندا بن لەم راپۆرتەدا چیرۆکی ئەم شۆفێرانە دەگێڕینەوە کە ڕۆژانە یاخود هەفتانە بە مەبەستی وەرگرتنی چەند لیترێک چەندین کیلۆمەتر دەبڕن و لە سەردا دەمێننەوە تا ئەوەی لە بەنزینە گرانەکەی هەرێمی کوردستان و لە هەمان کاتا کوالێتی خراپەکە خۆیان بپارێزن. لەگەڵماندا بن. تەمەنی لە ناوەڕاستی شەستەکانی سەدەی ڕابردوودایە. حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم تەنیا بە بڕین و پاشەکەوتکردن و دواکەوتی موچەکەیەوە نەوەستاوە، بەڵکو و گرانی و خراپی کوالێتی بەنزین ناچاری کردووە هەفتانە قەزای چەمچەما بەرەو ناحەی قەرەهەنجیری شاری کەرکووک جێبهێڵێت تا لەو ڕێگەیەوە چەند لیترێک بەنزینی کوالێتی بە 450 دیناری عێراقی وەربگرێت. بەڵام وڵای بەگشتی خەڵک ناڕازیە لەم بەنزینەی هەرێم بە تایبەتی گرانە خراپە، ئیتر نرخەکان یاریەکە بەرزە بێتەوە نزمە بێتەوە، ئەمانە ینی مرێ ئاسنگێکی بۆ سایق دروست کردووە. سایقیشی تر بتێنێت سارەکە زۆرە، ئەمڕۆ سارە زادەی گرتووە، سارێ گەلێ سارەکان گەلێ زۆر بوونە، ئەزدیحام شت دروستە بێ، ئەوش دیسان ئاستەگی بۆ شۆفێر دروست کردووە. ئەوەی کە کردمان وردە وردە یان بەغا خۆی بە زۆر لێمانەسینێتەوە یان خۆمان بازێکی بە تەبیعی وا خەریکی نەکەین. ئەگەر وەکو پیشەکەش موساقەکەش ئەوش دیسان پیشێ فەرق ناکە بە یەکۆی بیبەسین و خۆت ئاگاو لێ مامۆستا بەگشتی داوای ئەوە کە موچەکەی بێتەوە سەر بەغا. تەواوی ئەم شۆفێرانە فۆرمی خۆراکیان سەر بە شاری کەرکووکە، یاخود ئۆتۆمبیلەکانیان پێشتر هی خاوەن ئۆتۆمبیلێکی عەرەب بووە و بە کارتی ئەو کەسە بەنزین وەرگرت. بە هەردووکان بە یەکۆ لێی دانیشت. سەرجەمیان دانیشتوی شاری سلێمانی و قەزاکانی دەوروبەری ڕۆژانە چەندین کاتژمێر لە چاوەڕوانیدا دەبێننەوە تا ئەو کاتی 35 لیتر بەنزین بۆ ماوەی 5 ڕۆژ وەردەگرن. وەڵڵای عەیبی بەنزینێ چاکە و بێ عەیبە و خەڵک بۆی سقەی بە بەنزینەکەیە لێرە یعنی بەنزینێکی چاکە یەک کێشەی نییە. کەوالێتە لێرە زۆر زۆر تەقریبەن بڵێن زۆر باشە ئەمە ئێرە عەیبی نییە لەخوا بەسێبی هەروە بێتە بڵێکی سراگرنی سەعاتێ 2 سەعات بەرمانەکەوێ وەڵی جار وایە 2 سەعاتە، جار وایە سەعاتێکە، جار وایە ئیتر قەڵەباڵغی و شوێنەکە ئازانێ، جار وایە قەڵەباڵغ نییە و جار وایە قەڵەباڵغە و وەڵی ڕۆژەیە زۆر قەڵەباڵغ ڕۆژەیە کەمە. بنزینی ئێرە بنزینی حکوومەتی عێراقیە، بنزینەکەی باشترە کە کوالێتی لە ڕووی کوالێتەوە لەوەی چەمچەماڵ باشترە، زۆریش باشترە و ئێمە فۆرم و شتمان کەرکووکە لەبەرەوە دێنە عێراقە ڕۆژانجا من ڕۆ هەفتیش وایە جار یەک جار دێم، جار وایە هەفتەیە 2 جار دێم. ئیتر بە گوێرێک پێویستی بەنزینەی خۆم سیارەکەی خۆم چەندێکی شپێ بکەمەوەنە بۆ گوێرەی سەری خۆم. نا من ئیشی سیاری تایبەت خۆم ینی بم شەر نییە بەشکە ئەوەی کە ئیش پێگا بەشی ناکە، بەڵام من بۆ خۆم ڕەنگە بەشم بکە، جار وایە 2 جار دێم، جار وایە 1 جار دێم. لە پاش ساڵی 2014 تێکچوونی دۆخی ئەمنی و ئابووری هەرێم و ناوەند نرخی پێداویستیە سەرەکیەکانی هاوڵاتیان گرانتر بووە و حکومەتی هەرێمیش پێچەوانی ناوەند هیچ کات خۆی بە بەرپرسیار لەو دۆخە نەزانیوە و نازانێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پێ، ناحەی قەرەهەنجیر.